بینەرە نیازیزی کورسا دەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویستی شاری سلێمانی کاک بورهان عەبدوڵڵا تۆفیق ناسراو بە بورهانی دەلاک ئەم هەفتەیە میوانی وێنەگرافی دەبێت. کاک بورهانی یەکێکە لە کەسایەتی خۆشەویستەکانی شاری سلێمانی کوڕی گەڕێکی مەڵکەنیە و ساڵانێکی زۆر وەکو سەرتاژیان وەکو دەلاک لە شاری سلێمانی کاری کردووە. هەر لە سەرتای ساڵانی 60ەکانەوە دەستی بەم کارە کردووە هەتا ئەم ساڵانی ئەخیریش بەردەوام سەرقاڵی کاری سەرتاشی بووە دوکانەکەی یەکێک بوو لە دوکانانەی کە زۆرینەی کەسایەتی خۆشەویستەکان و کەسایەتە دیارەکانی شار هەم لە سەردەمی زێڕینوە هەم لە سەردەمی دواتریش لە دوکانەکەی ئەودا کۆبوونەتەوە. کاک بورهان خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندە لە وێنە و لە کەسایەتیە خۆشەویستەکانی شاری سلێمانی. ئێمە هەفتەیە هەوڵ دەدەین بچینەوە بۆ یادەوەریەکانی کاک بورهان لە هەموو ساڵانەی کە خزمەتی بەم شارە کردووە. کاک بورهانجام کاتت باش. ئەم کاتێ باشتر بە قوربان. زۆر سپاس بۆ جەنابەت بە جەنابیش ئەمڕۆ میوانداری کردوین لە ماڵی خۆتان. خێر بێت سەر زۆر چاومان ڕوون بوو کە بینیمانیت. منیش چاوە دڵم ڕوون بوو. زۆر زۆر سپاس. کاک بورهان دیارە جەنابەت ئێستا بەداخەوە نەخۆشیت. تەندروستی چۆنە ئێستا؟ زۆر باش. زۆر باشی. مادام بە پێی خۆم ئەتوانم بێم و بڕۆم زۆر باش. ئەلحەمدوللا. دیارە لەم ساڵانەی ئەخیرە تووشی و نەخۆشی بوویت بەڵام ئەلحەمدوللا ئێستا باشتریت. باشترم زۆر. ڕۆژانە زیاتر بە چیەوە سەرقاڵی؟ وەڵا هەر بە پاڵکردنەوە. هێزم تیانی ڕاستار لە ماڵەوەی. هەرە وەڵا. دەستەکانی خۆش بێ ئیشەڵا تەندروستیت باشە بێ و هەر تەمەند درێژە بێ ئیشەڵا. کاک بورهان تۆ بنەماڵی ئێوە با بڵێن لە مەڵکەنی بوون کۆن بەڵام تۆ لە حەبانیە لەدایک بوویت. بۆچی لەوێ لەدایک بوویت؟ باوکم عەسکەر بوو لەوێ. بڵێ. عەسکەر بوو لەوێ بە حوکمی ئەوەی ڕەفیقی مناڵی خەزوورم بوو. بڵێ. هەر عەسکەر بوون بەیەکەوە هەردووشیان. ڕاست. من لەوێ لەدایک بووم. بەڵام کە لەدایک بووم هێنامیانەوە بۆ سلەیمانی. لەکوێ بوون بیزەڵێت؟ بەرامبەر ئێستا پێڵەن دارە سوتاوەکە. بڵێ. بەرامبەر دارە سوتاوەکە. ئەوە کانێسکان بوو، ئەوە ئیسکان بوو، ئەمە مەڵکەنی بوو. ئیتر ئەو زەمانە دارۆغا و قەرەجاوا کە ئێستا پێڵێن خەبات. بڵێ. ئەوانە هەمووی لادێ بوون. لە دەرەوە شارمە. لە دەرەوەی شار بوون قەرەجاوا یان گردی شێمحێدین هەتا ئەژدۆزە چووە قوڕەوە کە ڕۆشتی بوو ئەوێ. ڕاست. هەمووی هین بوو. ئاوایی شارە و کاتە بچووکتر بوو بەڵێ. ئاوایی بوو بەڵێ. ئەوەی هەبوو کانێسکان بوو، ئیسکان بوو عەبدولکەریم قاسم دروستی کرد بە ڕەحمەویە لەگەڵ مەڵکەنی ئێمە. جەنابەت هەر لە مەڵکەنیش تۆ قوتابخانە؟ بەڵێ. لە چ قوتابخانەیەک بووی ئەو ساڵانە؟ قوتابخانەی مەڵکەنی. مەڵکەنی. بەڵێ. بەڵام تۆ خوێندنەکەت زۆر درێژە ناکێشێ هەر لە قۆناغی 5 واز لە خوێندنێنی. بۆچی واز لە خوێندنێنە کاک بورهان؟ وەڵڵی بە تایبەتی ژمێرکاری. بیرکاری. بیرکاری. زۆر ئیزعاج بووم بۆ ضەرب و تەقسیم و شتە. بە ئینگلیزیش عەبە عیفرید هەزار یادی بەخێر. عەبە عیفرید مامۆستامان بوو زۆر جەربەزە بوو. بەڵێ. زۆر عەسەبی بوو. ئەو ئینگلیزی پێوتین بیرکاریشی پێوتین. میش زۆر ڕقم لەو دوو شتە بوو بەڵام دوایی وردە وردە فێری هەردووچی بوو. فێری ئینگلیزیەکەش بووم بیرکاریەکەشم زۆر باشە. ئینگلیزیەکەشم لە خوارەوەتر لەو سەردەما بە بۆنێ ئەو دوانە واز لە قوتابخانە هێنا. نەوەڵڵا باوکم وتی چێمان بووین بە موهەندیس. وەرە دەرەوە کاسبیمان بۆ بکە. تەوا. ئیتر دیارە تۆ لە کاسبیەکەت یا با بڵێن لەو ئیشەی کە هاتی دەری لە قوتابخانە زۆر تیای سەرکەوتوبی و هەر بەوەش ناسرای و ساڵانێکی زۆر لەم شارە جێگەدەستت دیارە لەو بوارە. تۆ هەر لە سەرتای مناڵیت با بڵێن لەو ساڵانە ئەچیتە لای حاجی مەجید دەلاک و لەوێ وەکو شاگیر دەست پێکەی. هەزار ڕەحمەت لە گۆڕی. چۆن چیتە ئەوێ کاک بورهان لە سەرەتاوە؟ وەڵڵاهی ئیتر مناڵ بووم ئەو گرتمیە خۆی. منە. کابرایەک بوو زۆر زۆر موسڵمان پیاوی چاک. منە.
هەرچی شخصیاتی شارەکە هەیە ئیتر لە مدیری شورتە و محافظ و ئەو زاپیانەوت متەسەڕیف بەڵێ هەرچی ئەشرافی شارەکەی ئەهاتن بۆ ئەوێ لای ئەو سەریان چاکە کرد لا ئەو سەریان چاکرد بە ڕڵعێک بەڵێ زۆر مهم بوو قاراغا حاجی مەلاسەعی یەکەم دەوڵەمەنی ئەم شارە بوو بە ڕڵعە سەری چاک کرد دەستەکان خۆش بە کاک بورهان دوای بێکەوە باسی ئەو دوکانی حاجی مەجیەکەین بەسمیم خۆشە سەری هەندێک وێنە بکەین ئێو ساڵانەی مناڵی تەمەنی تۆ ئەمە پێما بێ یەکەم وێنەیە کە لە ژیانی توای گیرای بێ جەنابی لە باوشی باوکتە ئەوە باوکمە بەڕەحمە بێ ئەوەش منم ئەوەش کاکمە هەزار ڕەحمەتی لێبێ ڕۆحی شاد بێ ئەم وێنەیە لە شوێ گرتوتانە بەڵێ ئەمە لە ستۆدیۆکەی بابە عەلی بابە عەلی فیشەشی وێڵی بەرکەوت ڕاستە بابە عەلی دیارە مێژووی ئەو وێنەیە بۆ سەرتای پەنجاکانەوە بەڵێ وێنەیەکی زۆر جوان و یادەوەریە باوکە دیشی چی بوو کاک بورهان کاتب تابعە بوو لە دایرەی ئیشغال ئێژغال پیانەوەی ئیشغال ئەو زەمانە ئێستا پێڵم تڕق و جوسوور بەڵێ ڕێگاوبان ئەمە وێنێکی تەمەنی هەرزەکاری تۆیە هەمووتان مەجلی کوردی و لەگەڵ هاوڕەکانت ئەوە کاگەحمە تەمەند درێژ بێ ئەوەش منم ئەوەش نزاری ڕەفیقمە باوکی چاوشی بەلەدێ بوو ڕاست هەمووتان جلی کوردیتانە بەر کردو پێما بێم وێنەیە ساڵی 1960 جژنی ڕەمەزان چیراوە وای ڕاست وێنەیەکی جوانە دەستەکان خۆش بێ ئەمە ژەر وێنەیەکی تەمەنی گەنجی تۆیە بەڵێ ئەمە سەرەتای حەفتاکانە ئەمە سەرەتای حەفتاکانە ڕاستە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە تۆ لەگەڵ هاوڕێکی بەڵامجلی سەربازیتان لەبەرایە ئەمە کاخالیە کاخالیت ئەسکەر بوون بەیەکەوە لە ناسریە بەڵێ ئەوە بەندەیە ئەوەش کاخالیدە ئەسکەر بوون بەیەکەوە بەڵێ دەستەکانە خۆش بێ وێنێکی زۆر جوانی گەنجی توێ ماشەڵڵا ڕیش و قژێکی زۆروی ئەو ساڵانە ئەمەی حەفتاکانە حەفتاکانەوە ئەو کاتە سەرتاش بوویت بەڵێ دیارە ئەم قژ و ڕیش و ئەو زەمانە باوی بوو بەڵێ ئەمەش هەر وێنێکی ئەو کاتانەیە بەس ئەو خانووە کوێیە کاک بورهان ئەو شوێنە ئەو خانووە پیانەوت ماڵی کاعومەری باوکی کاوە ئاری بڵێ لە چی گەڕێکێکە هەر جادەی هینە ئەو جادەی کێ بۆ توی مەلیک بڵێ بەو بەرەوەیە ئەم خانووە دوایی کاعومەر کردی بە دایری کارەبا ڕاستەیشێک لە خانوە جوانەکان کۆنە بڵێ ئەمە ژوێنێکی تری جەنابتە لەگەڵیشێک لە هاوڕەکانت پێم وابێ ئەم وێنەیە باخی گشتی بێت بەڵێ ئەمە کاک مستەفایە هەزار ڕەحمەتی لێبێ ئەمە ئاوەزاوای ڕزگاری حاجی کایلە بڵێ وێنەیەکی جوانە ئەمەش وێنەیەکی ئێوەیە دیارە تەمەنێکی گەنجیەوە هەمووتان بێکەوە چون بۆ سینەما ئەوە ئارازی حەچکۆلە ئەوە نەجمەدینی حەسەنی نانەوایە ئەوەش بەندەیە ئەوەی ئەو لاش ئیسماعیل باوکی هینیە فرۆش مەحەلەبی ئەوە نییە تاڕی خۆی نەهەڵانی چییە؟ ئەوە بوو زیاتر بۆ سەی چ فلیمێکە چوونە ساڵانە بیرە ماوە سەیری چیتانە کرد هەر فلیمی هەرقل و مەرقل و شتی وە هەبوو ستیڤ و گۆردن سکوت و ئەم شتانە ڕاستە جەژنان ئاوا گەنجان کۆبوونەوەچون بۆ سینەما ئەمە وێنەیەکی دیارە هەر تەمەنێکی گەنجی توێە ئەوە شێ لەگەڵت ئەوە کوڕی خاڵمە کاکسەلاح بڵێ کاکسەلاح کوڕی خاڵمە ئێستا لە سویدە یادی بەخێر بێت ڕێز ئیسلامان بۆی هەیە ئەمە ژەر وێنێکی ئەو کاتانەیە ئەوانش چێن ئەمە کاعوسمان بوو بە مدیری دایرەی کارەبا بڵێ ئەوەش بەکری برا عەلی مستەور بڵێ ڕاست لەکوێ ئەم وێنەیەتان گرتووە لە یادم نییە ئەوەش منم ئەمەش سەرکەوتی برامە بەڕەحمەوێ شەید کرا ڕۆحی شاد بێ ئەمە شەروێنەیەکی ترە دیارە ئەم جارەیان جەناب لە تەمەنێکی گەورەتر بەڵام هەر لە سینەمان ئەویان چیە لەگەڵ تا ئەوە کاک سەرکەوتی برامە بەڕەحمەوە بێ منە لە باوکەوە
چون بۆ سینەما بێکەوە بەڵێ ئەم بردەم گەڕان پیاسەم پێ کرد مناڵ بوو زۆر هۆگرم بوو منیش دڵیم ناشکان ئەم پیاسەم پێ کرد لەو ساڵانە چه سینەمایەکە بوو زیاتر کوێ بەناوبانگ بوو لە سلێمانیە سینەما سیروان و سینەما ڕەشید و دوایی سینەما دڵشاد کرایەوە سینەما دڵشاد تازە بوو ئەوەی جادەی کاوە خوارد جادەی کاوە بڵێ سینەما سیروان و سینەما ڕەشیدم بەرەوبەر بوون سینەمای هاوینەش هەبوو جگە لەبوو مەسەن سینەما سەلاحەدین لە سابوونکەران بڵێ سینەما گۆیژە بڵێ نەک سەلاحەدین من سەلاحەدین نازانم نایەتەوە یادم سینەما سەلاحەدین ئەوەی جادەی سابوونکەران شەقامی سابوونکەران بۆ خوارەوە بەڵێ بڵێ ئەوە هەبوو سینەما گۆیژەش هەبوو هاوی نەبوو ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەیەکی تری ئەو ساڵانەیە ئەو شوێنە کوێیە کاک بورهان ئەمە سەرچنارە سەرچناری جاران بەڵێ دیارە خەڵک جاران زۆر بۆ سەرچنار و باخی بەختیاریە چون شکار ئەو شوێنانە نزیک بوو خۆش بوو سەرچنار خۆش بوو ڕاست سروشتێکی دڵگیری هەبوو بەتەشید کۆمەڵێک وێنەم لەلایە هی شاری سلێمانیە و هی ئەو ساڵانەیە ئەمە وێنەیەکی جەنابتە بەفرێکی زۆر ئەبارێ ئەوە کوێیە کاک ئەوە جادەی هینە جادەی مەولەوی ئەمە منە جادەی مەولەویە ئەمە لای شێخەی نقوڵەوەیە جاران پیانە و شێخەی نقوڵ شێخەی نقوڵ لەم بەرەو لە بازاری عەسری بەرامبەر بازاری عەسری بەرامبەر بازار بەڵێ بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنەیەکی جەناب تو یەکێک لە هاوڕەکانتە دیارە وێنەکە بۆ 1970 ئەگەڕێتەوە بەردەم مزگەوتی گەورەیە ئەوە جەمالی برای جەلالی سەعاتچیە بەڵێ ئەوەش بەندێ دەستەکان خۆش بە یادگارێکی جوانە ئەمەش یەکێکە لە شەقامەکانی شار ئێوە بەجلی کوردیەوە و کوێ ئەوە بەڵێ ئەمە جادەی مەولەویە جادەی مەولەوی شەقامی مەولەویە بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمەش هەر وێنەیەکی ئێوەیە پێما بێم بەردەم مزگەوتی گەورەی ئەوەش بەڵێ ئەوانە شێر نەگەڵ کاک بورهان ئەوەیان بەهجەتە ئەوەشیان ئەحمەی ناو بوو بەڵێ ئەحمە حرەسی خانوو بوو حرەسی خانوو بەڵێ بەڵێ لەو سەردەمە حرەسی خانووشە بوو ئەمە وێنەیەکی پێم وابێ ئەوە سەرچنارە یان قلیاسانە ئەمە سەرچنارە سەرچنارە ئەمە جەمالی مینەیارەیە بەڵێ ئەوەش منم ئەوەشیان کاعومەرە بەڕەحمەوە بێ وێنەیەکی جوانی ئەو ساڵانی ئەمەش وێنەی کۆمەڵێک گەنجی قۆزی شار لەو ساڵانە ئاوا بێکە وەستاون ئەوانە چێن ئەمە حەمە ساڵحە باوشی لە مەعمەلی چیمێنتۆکەی سەرچنار بوو بەڵێ ئەمە کوڕی کاگڕەوفە کاگڕەوف چاوەش بوو لە دایرەی ئیشغال بەڵێ بەڵێ ئەوەش بەندەیە ئەمەش بە هاتی شێخ حەسیب قەراخی لای خۆمیشیە بەڵێ بەڵێ کاک بەهات ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی کۆمەڵێک کەسایەتین ئەو کەسایەتیانە چێن کاک وەڵڵاهی ئەمە لە بەغاوە هاتبوون لەگەڵ کاک بەهجەتە باوکی کاک بەهجەت ناوی مەجی بەڵێ مەجی دووەنداوی بۆچی هاتبوون ئەمانە هاتبوون بۆ سەران بۆ سلەیمانی هاتم بۆ لام منیش میوانناریم کرد بردم بۆ سەرچنار پیاسەم پێکردن ئەمێنێ مانگرت کاک مەجی دووەنداوی دوکانی تەلەڤیزیۆن چاکردنی هەبوو لە تەنیش بابشێخەوە بەڵێ بەڵێ تەنیش بابشێخ لەسەر سوچەکە دوکانی تەلەڤیزیۆن چاکردنیان هەبوو وێنەیەکی جوان و یادەوەریەکی جوانە ئەمە وێنەیەکی ناوبازاری شاری سلێمانیە دیارە سەوزەفرۆش و ئەوانەیە ئەوە کوێیە کاک بورهان جەنابی تێ ئەو وێنەیە ئەم وێنەیە نەوەڵا ئەم وێنەیە خۆم گرتوومە بەڵێ ئەمە دوکانەکەمان
تعميرە کرا بەڵێ ڕەشە جەنجەر وتی وەرنە لای من چینە دوکانەکەی ڕەشە جەنجەرەوە کردمان بەسەر داشخانە ئیتر ئەم ڕسمم بۆ گرتن ئەو بەردەم دوکانەکەی ئەوە بەڵێ بەردەم دوکانەکەی تۆ ڕەشە جەنجەر لە نزیکەوە ناسی کاک بورهان ئای چۆن زۆر برادریمان هەبوو جیاواز لە تەمەنەکە خاتری منی زۆر ئەویست بەڕەحمە بێ ڕەشە جەنجەر جارێکە سایزیشی دیار بۆ خۆ لە سلێمانیاوە دەوڵەمەند بوو زۆر دەوڵەمەند بوو ینی زۆر لە پند و یا لە قسەی سلێمانیانەیە زۆر باسی ڕەشە جەنجەرێکرا لە خۆ کوڕی ڕەشە جەنجەر نیت ڕەشە جەنجەر ئەو زەمانە کچەکان یەکی 85,000 بەرکەوت بەس پارەی حازر طبعاً کورد و قاتی وەرەگرت ڕاست دیارە کەسایەتیشی دەوڵەمەند بووی وا ناویشی ڕۆشتە بوو بڵێ ئەم وێنەیە یەکێکە لە وێنە جوانەکانی تۆ دیارە هەر ئەو ساڵانەیە لە بەردەم ئۆتۆمبیلێکی کۆن وەستاوی ژمارەکەی 114 سلەیمانی ئەمە کاک ئەحمەد چاوشین هەبوو دوکانی ساردەمەنی هەبوو دۆندر بە شتیوە ئەسڵی هەڵەبجەیە کاک ئەحمەد ئەو سیارەی پیانەوەی ئەحەد چاوشین بەڵێ منە باوکی کاک ئاری لام وایە پشکۆلەکەیان ناوی کاک ئازادە بەڵێ من ئەم شوێنە کوێ کاک بورهانە ئەو وێنەیەتان تیاگرتووە بە شەقای مەولەویە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنەی سێ کوڕی قۆزی شار ئەو ساڵانە بە چاکەت و پانتۆڵ و جلی جوان ئەوانە شێن ئەوەیان بەختیارە ئەمە جعفەر عەرەبە ژنبرای بەختیار برای کاک فەرید معروقارە بەڵێ منە ئەوەش بەندێ دەستەکان خۆش بێ کاک بورهان پێم خۆشە باسی یادەوەریەکانی ئەو ساڵانە بۆ بکەی کە لای حاجی مەجید دەلاک کارت ئەکرد تۆ چەند ساڵ لای ئەو بوویت وڵی کاکە من ئەسکەریشم تەواو کرد هەر لای ئەو بوویت بە دزیوە جگەرەمە کێشا ڕۆژێکیان لە مزگەوتی دووزرگە هاتمە دەرەوە کە بینیم دەسم خستە ژیرفانمەوە بە جگەرەکەەوە تروتی ئەوە بۆ دەسێ لە ژیرفانتایە وتم عەفوو بابە حاجی هەر پێم وت بابە حاجی هەزار ڕەحمەتی لێبێ حاجی مەجید دەلاک یەکێک بوو لە پیاوە معقولەکانی شار بەڕێز طبعاً دەسم دەرێنا وردە ڕانم سووتە دووکەڵ هەستا نەخێری ژیرفانەکەم کون بوو شەرواڵەکەم کون بوو سێرێکی کردم بزەیەکی کروتی دەبڕە ئیترێز نییە طبعاً عەسکەریشم تەواو کرد چوومەوە لای خۆی دەڕوو ناهات جگەرە پشێشم لە بەردەمیا ڕێز و احترامی جاران بەو شێوەی بوو بۆ کەسی گەورە خۆی زۆر بەڕێز بوو یادی بە خێر بێ یاخوا دیارە باوکی جەلال و حەسەن و هین فواد و بەڕەحمەی جەمال هەبوو براگەورەیان بوو مرد دیارە دوکانەکەی ئەوەیشێک بوو لە دوکانانەی کە زۆرترین کەسایەتی دیارەکانی سلێمانی لەو سەردەمە سەردانی تۆ چی بوون ئەوانەی بەبیرەوەری تۆ هاتن بۆ ئەوێ قاراقای حاجی مەلاسەعی یەکێکە لە پیاوە دەوڵەمەندەکانی ئەم شارە ئەوە هات حاکمەکان هەموو هاتن محامیەکان هەموو ئەهاتن هەر شخصیاتی شارەکەی متەسەڕیف و بەرپرسە ئیداریەکانی ئەو ساڵانی سلێمانی هەمووی جاوای لێ هات کە چوو بۆ سەرتاشین بۆ ماڵەوە بۆ لایەن منی ئەبر لەگەڵ خۆیە بابە حاجی هەزار ڕەحمەتی لێبێ من ئەم ئامێرە مەکینە و شتا پێشکەوتوانی ئێستا نەبوو زیاتر بە چی سەرتان چاکە کرد مەشینە بوو ئەمەنگە وا دەکرد ئەمانە دێشە بە قورعان ئەمەنگە ئاوا دەکرد مەشینەی دەستی بوو من قەز بوو مەشینەی دەستی بوو ئەرەوە ڕیشی کابرایەکەم تاشی بەیانی زوو بوو ڕیشی مەتاشی هەر ئەم تاشی و شلۆکەیەکم پێوە کرد هەموویم بڕی دوایی وتێەوە تۆ چیەکەی
وتم چیەکەم خاڵە هەمی زیبکەی وتی و من کوڕەکەم لە تۆ گەورەت رژنی ناوە زیبکەی چی؟ ناوەڕاستی چامخانەکە وەستا 1.25 فڕایە ناو دوکانەکەەوە بەجێ یەشم ڕۆشت دەستەکان خۆش دیارە 25 فلسی تەڵان بەڵێ تووشی ئەو حاڵەتانە بی ینی سەرتاش زۆر جار تووشەوە بێ مەسەرەن بەدەستیەوە نا ئیشەکە شوێنێکی ئەبڕێ قژێکی بۆ خراپەکە دوکانەکەی لەکوێ بۆ حاجی مەجی بەرامبەر شێخەی نقڵ بەڵێ جادەی مەولەوی ڕاست شەخای مەولەوی تۆ تا ساڵی هەفتە هەر لە ئەو مایتەوە زیاتریش زیاد هەتا دوکانم دانا هەر لەوێ بوو ساڵی چەند دوکانت دانا خۆت ساڵی هەفتە هەفتە چوومە ئەوێ دوکانم دانا باوکی جەلال فواد زۆر کوڕی چاکە ئێوە لەو ساڵانە کاک بورهان کە ئێوە دوکانتان هەبوو لە جادەی مەولەوی باڵێن هەر لەو ساڵانە کە قادرکابانی هونەرمەند ئەوش هەر سەرتاژ بوو پێم وابێت لە لای مزگەوتی گەورە زۆر هاوڕێم بوو زۆر معدل لە مناسەبات و لە سێشەمان عوتڵە بووە و زەمانە معدل قۆڵمان لەنا قۆڵی یەکا بوو پیاسەمانە کرد معدل بەیەکەوە بووین هەتا ڕۆژێکیان کەریم باوە هەبوو من و قارکابان وتی بورهانی دەلاک نەبووی تایە کوڕی کە عەبدوڵڵای ژینایەستا خۆم زانی چیم لێ کردی وتم جا خۆ تۆ جاشی عەبدوڵڵا تۆفیقی باوکیشم جاشە وتی چۆن واڵی وتم ئەیڵێم وتم باوکم ڕئیسی ئیتیحادی عومالە هی کرێکارانە تۆش ڕەفیق حیزبیتەوە تا بەدلەکە دیارە هەردووکتان جاش سەرێکی لە قان و ڕۆژ بەس دوایی پاش فترێک هەزار ڕەحمەتی لێبێ قارکابان دیار نەما ئەو ڕۆشنەی ڕۆژێت نەمبینیەوە هەزار جاریادی بەخێر بەداخەوە بۆ شێوەیەکە کوڕی چاک زۆر هاوڕێم بوو زۆر ڕۆحی شاد بێ ئەمە وێنەی ئەو کاتانەیە کە جەنابەت لە دوکانێکی خۆتا پێم وابێ تۆ کە خۆت دوکانت دانا هاتی تەشوێ یەکەم جار هاتمە سەر و سەراوە سەر و بەدەرکی سەرامەڵە بەرامبەر ڕەفیقی مسەور لای تۆ مارگای نازی جاران و ئەو کاتە تۆ مارگای ناز ئەمە حەمەلاوی چاچی بوو ئەمە تۆ مارگای ناز بوو ئەمە من بووم ئەوە سوهەیل عەرەق فرۆش بەڵێ بە تەنیشتیانەوە بوو ئەمە وێنەی ئەو کاتەیە بەڵێ دەستەکان خۆش بکاک بوون ئەمە شەر وێنەیەکی تری جەنابتە لە بەردەم دوکانەکەت بەڵێ ئەمە ئەو دوکانەیە کە لە سەر و سەراوە بوو بەڵێ هەرۆڵا ئەو دوکانەیە چەند ساڵ لەوێ مایتەوە کارت کرد تا هەفتاکان تا کۆتایی هەفتاکان لێ بوو ئیتر کۆتایی هەفتە چوومە سەرەوە لەسەرەوە دوکانم دانا لە فولکەی کاوە سەرەتای توی مەلیک بەرامبەر ئاسایشی سلەیمانی بەڵێ ئەو ساجی شەعبی بوو بەڵێ ئەمە ژوێنەیەکی تری جەنابتە هەر لە دوکانەکەی خۆتە ئەمە بەهادینی حاجی ڕەشید زەریفەیە بەڵێ لەناو دوکانەکەی خۆ دەوێنەیەتان گرتووە دیارە بەهادینی حاجی ڕەشید زەریفەیە دەستەکانە خۆش بە یادگاریکی جوان ئەمە شەروێنەیەکی تۆیە لە دوکانی سەرتاشیەکەت یادی بەخێر بێ ئەمە شاگردم بوو ناوی کاکە غەفار بوو غەفار باوکی مرده بوو هەتا بڵێ کوڕێکی بەئەدەب مطیع کوڕی چاک زۆر 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 یادی بەخێر بێ دەستەکان خۆش بە دیار تۆ ساڵانێکی زۆر هەم وەکو شاگرد کە لای حاجی مەجیوی هەم دواتر کە دوکانی خۆتە بووە یعنی عێراق و کوردستانیش لەو سەردەمانە بە کۆمەڵێک زروفی ناخۆشە ڕۆشتون یعنی ئەو دوکانانەی بۆ منە دوکانی سەرتاشخانەوانە خەڵکێکی زۆریت مەسەن تا چەند تووشیەوە ئەبوون مەسەلەن ئەمنی ئەو کاتە مەسەلەن خەڵکێکی هین ئاهاتنە ئەوێ و یعنی تووشی قسە ئەبوون یا تووشی کێشە ئەبوون
زەیزون کاکە ئەو زەمانە لەبەر ئەوەی کە من مشتریم زۆر بوو خەڵک زۆر دانیشت دەفتەرم دانابوو هەرچی ئەهات ناوی مەنووسی ئەنەود وەختێ تەرخان کە مەجارێ هەبێ بیت بۆی سرە بنووسێت و بۆ سەرتاشین بیت بۆی زۆر دانەنیشی پێم خۆشەوە یادیوەرێم بۆ بجۆری تۆ کە ڕۆژێک سەری شەیدی نەمر مامەڕیشە چاکردبوو بەس پێر نەزانی بوو ئەوە هەزار ڕەحمەتی لێبێ مامەڕیشە کابرایەک ها بۆ دوکاوتی ئاو سەرە بە تەراشکە ئەمیش گژیم چاکردشی ئەوەنی ئاڵۆسکا بوو درێژ بوو وتم باڕیشی چاکەم وتی دەستکاری مەکە وتم ئاخر تۆزێ ناڕێکە وتی نە وازی لێ لێنە سەریم بۆ چاکرد و تەواو بوو ڕۆشت دوای سەعاتێ زیاتر یادی بەخێر بێ کاک شێخ لەتیف هات بۆ لام وتی ئەوە چێ بوو سەری دەتاشی چزانم جاشیشی ڕیشتنی چڵکن دوو حیمایی لە خوارەوە دانابوو ها سەری چاکرد تێوەزانی چێ بوو وتم نەوەڵە وتی ئەو مامەڕیشە بوو ئێستا لە لام بوو باوشم پیاکرد ئەم لاولایم باس کرد بە قوربانێ بم لای کەس باسی نەکەی وتی خەمە نەوێ باسی ناکەم چوزانم ئەمە مامەڕیشەیە ئاخر جەسارەتە تۆ بوێری بیت قڕێشی جێ شعبی لەو بەربێ و تۆ خۆی و دوو حیمایە هات بوون حیمایەکان لە خوارەوە بوون خۆی هات بۆ سەرەوە سەری چاکرد دەستخان خۆش بە یادگارێکی زۆر جوان بوو کاک بورهان پێم خۆشە بێکەوە بچینە دەرەوە و سێری کۆمەڵی گوێنە و یادەوەری تری ئەو ساڵانە بکەین دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک بورهان بەردەوامە بین خۆشەویستان دووبارە ڕستاوتان لێبێ و لە بەرنامی وێنەگرافی و لەگەڵ کاک بورهان بەردەوامین لەگەڵتان کاک بورهان پێم خۆشە دیار تۆ ساڵانێکی زۆر پیشە سەرتاشی بۆ بەتایبەتی لە حەفتاکان بۆ هەشتاکان دوکانی خۆتەوە دواتریش لە هەشتاکان پێم خۆشە باسی ستایلی ئەو کاتی گەنجانی کوردم بۆ بکە ینی مەسەلەن ستایلی قەنافسی درێژ و قژی درێژانی درێژ و قژی درێژ و ئیتر هەبوو ڕۆژانە هات قژی خاوە کردەوە دەردی بەختیاری سەلامی ود هەیە سەریعیەکایە خاوێ کاتە دەستەکانی خۆش بە دیارە لە وێنەکانی ئەو ساڵانە دیارە ینی زۆر بای قژی درێژ و قەناویزی درێژ هەموو ڕۆژە هات سەریەشت و قژی خاوە کردەوە لەلام ڕیش کێشە نەبوو بە تایبەتی لە سەردەمی بەعس مەمنوع بوو مەمنوع بوو وەڵا قەدەغە بوو ئەوەی ڕیشی هەبووە و جلی ڕەشی لەبەر کردایە ڕقی لێ بوو ڕاست لە سلەیمانی وا بوو زۆر ڕاست ئەمە وێنەی کۆمەڵێک گەنجی ئەو ساڵانەیە بە زەوەی سەرنجی من ڕاکێشا ئەوەی کە دانیشتووە ئەوە چاوت چییە ئەوە چاوی دەستکردە سەناعیە ئەمە نەوزادی عەبەی نازێ برای کەمالی عەبەی نازێ بەڵێ بەڵێ کەمالی عەبەی نازێ ماوەش بوو بەس نەوزاد بە ڕەحمە بێ ئەمری خوای کرد ئەوە منم ئەوە حەمە سوورە ئەوە ئارامە سوورە ئەوە جەباری حاجی ئەحمەی دوکان نارە زۆر ڕاستە وێنەیەکی جوان و یادەوەری ئەو ساڵانەیە ئەمە شەر وێنەی کۆمەڵێک لە هاوڕەکانتن لەو ساڵان پێم وا بێەوە سەرچناریان ئەمە سەرچنارە سەرچنارە ئەوە بەختیاری برای کاک فەریدون عەڵقایە ئەمە شوێنەی سێ هاوڕێن بێکەوە دەستان خستە شانی یەکتر چێن ئەمانەکە ئەوەیان کا عومەرە ئەوەی ناوەڕاز منم عومەر حەمادی عومەر حەمادی بەڵێ بەڵێ ئەوەی دواوە بەهجەت مەجیدە بەهجەت مەجید دلوەنداوی باوکی تەلەڤیزیۆنی چاکرد لە تەنیشت بابشێخەوە دوکانەکەی بەڵێ باسی وت کرد مامۆستا تۆ ئێستا ئینگلیزی فێر بوویت خۆت بە هەوڵی خۆت بەس وتە ئەو ساڵانە لە حەبانیە من فێری مەسیحیش بووم زمانی مەسیحی کوردیم نازانی وەنگە
ڕاست ئەوەی مەسیحی مەزانی کوردیم نازانی مەسیحی زۆر بوو لەوێ ساڵانە بڵێ زۆر کوریکە پڕ بوو لە مەسیحی کەسەیەکی بیر ماوە کەم بەکاری نێنی زمان لەگەڵا بکەم ڕاستە زمان بەکاری نێنی بیرتەچێتەوە ئەمەش کۆمەڵێک لە گەنجانی شار بێکەوە چون بۆ سەرچنار بڵێ جەوتان خۆشە زۆر ئەvە ژەربێرێکی ئەو ساڵانەی سەرچنارە دیارەوەکو ئێستا ئەمە سالاری تۆفیق تیارەیە لەگەڵما بەڵێ ئەم وێنەیەکێکە لە دوکانە کۆنەکانی شار ئەو کەسایەتی کێ لەگەڵ تا ئەو شوێنە کوێیە ئەوە کاک حەمە عەلی پێڵێن بڵێ حەمە عەلی بەڕەحمەوە بێ عەمری خوای کرد مرد باوکی وریا و ئازاد و نەوزاد بڵێ ئەم دوکانەی لەکوێ بوو ئەم دوکانەی بازاری عەسری بەرامبەر فندق شیرین بەڵێ بەرامبەر ئوتێل شیرین ئەلەوێ بوو دوکانەکەی لەسەر سوچی بازاری یارە سایلی دوکانی جاران ئەمە ژەریشێکە لە دوکانە کۆنەکانی سلێمانی ئێوە لە بەردەمی ئاوەستاون ئەمەیان کوێیە دوکانی کە حەمە عەلیە بەس تۆزێ خواردتر بەڵێ هەر سەر ئەو جادەیە سەر و جادەیە بەڵێ دەستەکانە خۆش بێم وێنەیەکی زۆر کۆنی شاری سلێمانیە دووەم ڕۆژی جژنی قوربان ساڵی 74 بەس شوێنەکە کوێ ئەم ئۆتۆمبیلە کۆنانە شتیا جێبی مۆدیلی جاران ئەمە شەقاوی مەولەویە مەولەوی بەڵێ ئەو بینای کوێ لە دواتانەوە کاک ئەو بینایە بینایی ماڵی کاعمەرە عمەر هەبوو باوکی کاوە بڵێ خانوەکەی گەورە بوو خۆی بەڵێ ئەوە ئەکەوێتە شەقای مەولەوی بەڵێ دوایی بوو بە دایرەی کارەبا ڕاست ئەم وێنەیە جەنابتی لەگەڵ کۆمەڵێک لە کچانی ئەو سەردەمە ئەوانە شوێن لەگەڵ تا کاک بورهانەوە کوێیە وەڵا ئێشیان ئەوەی ئەم سەری ئەم سەر خوشکمە بەڵێ باقەکەی هاوڕێ و شتیوان ئەوە بەغایە نەکەرکووکە چکە ئەمە هێڵی ئاسنین لە دواتانەوە دیارە سکەک حەدید بەڵێ ئەو ساڵانەی کەرکووکە ئەمە شەر وێنەیەکی ئەو ساڵانەیە بەڵێ لەگەڵ ئەو خێزانە بێکەوە گرتوتانە پێمان ئەوانە خوشکەزای کاعمەرن بەڕەحمەوە بێ عومەر حەمادی بەڵێ ڕاستە دیارە هاوڕێتیتان خۆش بوو هاتو شۆتان نەبوو بێکەوە زۆر هاتو چۆمان هەبوو زۆر ڕاست بۆ سلەیمانی چوون بۆ کەرکووک بۆ لایەن بەتەشید ئەمە ژوێنەیەکی کۆنی سەرچنارە لای سەرچاوەکە گیراوە وایە ئەوانە شوێن لەگەڵ تا کاک بوران ئەمانە میوانی کاگمەجی ئەوەی دوکانی تەلەڤیزیۆنی چاکرد بەڵێ میوانی ئەوان هاتن بۆ سلەیمانی منیش بە خزمەتیان گەیشتم و خزمەتم کردن دەستەکانە خۆش بێ ئەم وێنەیە بە ستایلی جاران پانتۆڵی شارستۆن و قەنافز و بەس ئەوە ئێرە یا هەولێرە نە ئەمە سەرچنارە سەرچنارە بەڵێ ئەوە کوای سەرچنارە کاک بورهان وەڵڵاهی بزەبت جاران ئەم سیارانە ئەوەستان بەڕیس بەڵێ دا ئەبەزین و ئەچوونە خوارەوە بۆ ناو سەرچنار بەڵێ لە پردە پشکۆلەکەەوە ئەپڕینە ئەو بەرەوە ئەچوونە ناو سەرچنار ڕاست ئەمە ئەوەیە دەستەکان خۆش بێ دیارە تۆ ئەو ساڵانەی کە دوکانت هەبووە ینی زۆر جار تووشی کێشە و گیر و گرفت بوویتەوە بە تایبەتی لەو سەردەمی کە ڕژێمی باز لێرە بوو بۆچی ڕۆژێک مدیری ئەمنی سلێمانی تۆ ئەگرێوە دوا بۆ ئەمنی چەند ڕۆژێک لێ بەندەکە یەکێ لە حیمایەکانی هاتە سەرەوتی سید المدیر ئێوێ سەر بتاشێ وتم دووسێ برادری لە پێشوەیە تۆ ئەتزانی مدیری ئەمنی سلێمانی بەڵێ ئەزانم بەزاخر سەرەی نەبوو ڕاست پێشم ناخۆش بوو سەرە بڕی بکەم چونکە یانوتەوە یان لەگەڵ ئەم نایەیانە ترسێ ڕاست ئەو شتانەم نەبوو وتم با سەری بێ بەسەر چاو ئیتر ئانێکم زانی نردی بە شوێنمە ئەوەی پێی کردم دوایی تا ئێوارە سزن تا شەو
دەوری سەعات 12 وتی دەسێ بشۆ وتم پاکە وتی قەینابی شوێ دەسم شت فەنیەک لە بەردەمی مەخسەلەکا بوو لە تەنیشتیەوە دانرا بوو منیش پێکەنیم تەمعا لە ئاوێنەکەەوە ئەیبینی زۆڵ دەسم شت و وشکم کردەوە و هاتم دانیشتن وتی تەمعا ئێمە وەکو براوین ببوورە برا لەگەڵ برا شەڕیانە بێ ئاشتیشە بیتنەوە وتم ئاخر تۆ حەزیەتت زۆرە وتی المسامح کەریم وتم باش چی لێ بکەم هیچ مدیری ئەم نەقابی لە ڕاست زۆرانبازی لەگەڵا ناکەم بەتاشیت چۆن ڕزگار بوو لە دەستیان کاک بورهان وتی برا لەگە برا شەڕیانە بێ بەڵێ تەق و تۆق بوو پێشمەرگە هاتبووە ناو شار فەرترێ و مەکە خوا بزانێ بە زۆر تەکسێک خصوصی بوو دەسم لێ ڕاگرت سواری کردم هەر بۆڵەیە هات لە ڕێگا وتم کاکە لە فرکەی کاوە دام بەزێنە لە بەڵێ فرکەی مدیری ئەمن کە وازی لە تۆ هێنانی هەروە بە ئاسانی وتی بڕۆیان نا وتی ئەو تەلەفۆنێک دەیەمێ با لە بەی نابێ بەڵێ بۆی تەلەفۆن کەم پێ تۆ کاتە دوکانەکە تەلەفۆنیان نەبوو پێشەوەی بێ تەلەفۆنە بۆ بکە بەڵێ تیا نەبووی تە تەلەفۆنی یامێ للضرورة الأمنية زودنا بهاتف بەڵێ ئیتر پێشەوەی بێت تەلەفۆنیە کرد بۆی نەوەستێ و تووشی و حاڵ مرافقەکەی تەلەفۆنیە کردی و سەید المدیر کەی بێتەمود ئەم مەوعیدانە هەیە چ مەوعیدێکی بەدڵە بابێت ئیتر هات یعنی ئەو ئیشەی تۆ ئیشێکی سیر بۆ کاک بوونان ئەو هەموو شخصیەتە هاتوونەتە ئەوێ تۆ لێ کاتە لە زروفێکا لەو کاتە لە سلێمانی سەر بۆ مامەڕیشە چا کردووە سەر بۆ مدیری ئەمنی سلێمانیش چا کردووە ینی حاڵتشی سیر و ژیانێکی سەیرە هەزار ڕەحمەتی لێ بێ جەربەزە بوو ڕاست چاونەترس بوو جوزانم مامەڕیشەیە کاک بوونان تۆ لەو ساڵانە لە دوای ڕاپەڕینیش با بڵێ ینی لە دوکانەکەت سرت بۆ زۆر لە کەسایەتی گەورەکانی کورد بەڵێ چا کردووە یەکێک لەوانە کەم پێم خۆشە خۆت بۆ ماسکە جنابی بەڕێز مامجەلال مامجەلال خوا خۆش بێ بابڵی سرت بۆ کوڕی چا و کردووە بڵێ هەتا بابڵ ڕۆژی چاوتم باشە کوورە وتی باشی چی خۆ باوکم نەبێ من سفری یەکەم جنابی مامجەلال کە ئەچووی بۆ لای بۆ نمونە کەسایەتێکی چۆنیە بۆ فترەی کە تۆ لەگەڵ یامایتەوە لەوێ مامجەلال کەسایەتیەکی زۆر زیرەک دیبلۆماسی عاقڵ زمانزان ئیتر زۆر دیبلۆماسی بوو زۆر قسە جوان بوو هاوڕێتی چۆن بوو لەگەڵ تۆیە ئەو ماوەیە بەیەکەوە بوو وەڵڵا هەر قسەی خۆش و پێکەنی زۆر بە نوکتە بوو حەزی لە گۆشتی قەلیژ بوو قسەی خۆمان بێ ڕاستەوە بە عەرەبی پێڵێن دیک ڕۆمی بۆ کاک نەوشیروانیش خوا لە خۆش بێ کاک نەوشیروانیش سەرت چا کردووە سرم چا کرد وتی ئەی گۆڕم وتم کاک نەوشیروان گوناه هەمیشێتی عەزیمەوا لێیەکەن بۆچی هەرچی هەڵەسێت چەکوشیشی پێایە نوقرچشی لێک دێ کاک نەوشیروان کەسایەتێکی چۆنیە بوو ئەهاتە لا تۆچی بۆ لای ئەها بۆ دوکان زۆر خۆی هات بۆ دوکان خۆی ئەها بۆ دوکان کابرایەکی متەواضع پیاوی چاک یادی بەخێر بێ ڕەوانشادی بەخێر دیارە جەنابەت سرد بۆ زۆر لە کەسایەتی و لە بەرپرس و لە با بڵێن کەسایەتەکانی شاری سلێمانی چا کردەوە هەمویان هاتوونەتە لای تۆ دوکانەکەت ماشەڵڵا هەم قەرەباڵغ بوو هەم بەڵێ زمانی حکومەت و دوای ڕاپەڕێنیش با بڵێن ینی من بەلەم ئاخیرانش بەبیرەوەری منی ژین دوکانەکەت ماشەڵڵا ئێواران پڕ بوو لە کەسایەتی و خەڵکی شار و هەمووی لەوێ کۆ بوونەوە قسەی خۆش و ینی شوێنێکی خۆش و کەسایەتیشی خۆش مەزدەری خەڵکی سلەیمانی بوو بەڵێ ڕاستە تۆ لە کۆتایی ساڵی هەفتاکان ژیانی هاوسەریت پێکێناوە لەگەڵ مەهاباد خان بەڵێ چۆن مەهاباد خانت ناسی بە حیاتی نەمدی بوو ئەی چۆن
ئیتر حەزیش ناکە شوکا خەڵکی سلێمانی کە چووم جەمالی ئامۆزام لەگەڵ پورمە وشی باوکم بەڵێ بەڕەحمە بێ خەزورم وتی لە کاک بورهان پیاوتر نادۆزمەوە پێشکەشی بێ ژیانی هاوسەریتان پێگەناو لە ساڵی 79 تا ئێستا بەڵێ. ئەلحەمدولیلا بێکەوەن و پیر و خەڕۆ بن ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی سەرەتای وای. ژیانی هاوسەریتانە وای تۆ ماباتخان ئەمە خاڵە عەلیەم ڕسمی بۆ گرتین عەلی مسەور ئاسۆ بەڵێ بەڵێ ئەوەی سەر پردەکە بەڵێ ژیانی هاوسەری تۆ ماباتخان بوون بە خاوەنی 5 مناڵ تەمە درێژ بن ئینشەڵا 3 کوڕ و دوو کچ 2 کچ لەگەڵ خۆت ماون مناڵەکان وەڵا بەس کاک هاوبیرە لەگەڵ ما ئێستا ئەوانتر ماڵی ژیانی خۆیان هاوسەری ژیریان کردووە بەڵێ بەس کاکە هاوبیر ستنگڵ ئێستا تەمە درێژ من کاکە هاوژین پێما بێ و لە دەرەوەژی بڵێ لە لەندەنە ئەم لەندەنەی پاڵ خۆمە ئەمەی ئەم نزیکان کەسیان فێری سەرتاشی بوون مناڵەکان بەڵێ چونە تۆ سەر پیشەکەی تۆ یان وازیان وڵا نهێناوانیش بەس کاکە هاوژین کە چوو بۆ لەندن لەوێ سەرتاشخانەی دانا وردە وردە شکر ئیشی کرد و باش ئەمەش هەر وێنەیەکی تۆ ماباتخانە دیارە و ساڵانەی سەرەتایە بەڵێ ما لە ماڵی دامەلیح بەڕەحمە بێ یاخوا بەڵێ ژیراوە تەمە درێژ ئەمەش وێنەیەکی خێزانیە پێما بێ ماڵی خەزورتر لەگەڵایە لەوێ بەڵێ ئەوە کاک ئیسماعیلی خەزورم و خێزانەکەم و کچەکانێتی لەگەڵ کچە زاکانم بەڵێ ئەمە ژوێنەی خێزانی هەڵپەرشی ئەو کاتانەیە بەڵێ ئەمە دایکبوونی یەکێک لە مناڵەکانە دایکبوونی هاونازە بەڵێ بەڵێ ئەو ساڵانەوە لە هۆڵ بە شێوەیەکی وا بۆتان ئەمە کردو سلەیمانی پاڵاسە سلێمانی پاڵاس جاران پیانەوت سندق سلێمانیە سیاحی بەڵێ ئێستا پێڵێن پاڵاس دەستەکاری خۆش بێ دیار تۆ مناڵەکان هاوسەرگیریان کردووە و نەوەشت زۆرە تەمەند درێژ منی شەڵامە وێنەی تۆ توانێ بڕێ ماباتخان و مناڵەکان و نەوەکانتن هەموو بێکەوە وایە تەمەند درێژ منی شەڵا خوای گەورە بۆ یەکتان بێڵێ کاکە لازۆیە و کاکە هاوژینەوە بەڵێ تەمەند درێژ منی شەڵا خێزانێکی بەختەوەر و پیرۆخۆڕۆ بن جەنابیشە تەندروستی باش بێ و خوای گەورە تویان بۆ بێڵێ کاک بورهان دیار ئەمە دوو وێنە لێرەیە ئەمە وێنەی مناڵەکانن لەگەڵ تۆ ماباتخان لە تەمەنێکی گەورەی و تەمەنی ئێستایانە وایە هەمیان بێکەوە ناویان چێ مناڵەکان کاک بورهان کوڕەکان هاوژین و هاوبیر و هاودەنگ بڵێ کچەکانیش هاوناز و هاوڕاست هەمیان بە هاو دەست پێ کرد ئەمە ژوێنەیەکی تۆیە لەگەڵ کۆمەڵێک لە نەوەکانت وایە وێنەیەکی زۆر جوان و یادەوەرێکی جوانە خوای گەورە تویان بۆ بێڵێ کاکە ئادەم و کاکە لازۆی و کاکە لیۆ و تەمەند درێژ منی شەڵا تەمەند درێژ من بێکەوە پێم خۆشە بچین هەندێک یادەوەری تر بژێڕین و باسی ڕۆژانی ڕابردوو بکەین کاک بورهان دیارە سەبێکەوە هاتوونەتە یەکێک لە پارکەکانی نزیکی ماڵی خۆتان دیارە بۆی تەندروستی جەنابەوە پێم خۆش بوو بێکەوە بچینایە بۆ مەڵکەنی بۆ یادەوەریەکانی جارە بچینایەتەوە بۆ لای دوکانە کۆنەکەی خۆت بەڵام بەداخۆ باری تەندروستی ینی ڕێگەی نیان کە ئەوە بکەین بەرحاڵ من پێم خۆشە باسی ئەوە بکەین کە جەنابەت لەو ساڵانە یەکێک بووی لە سەرتاشە دیارەکانی سلێمانی چێ بوون ئەوانەی بە تایبەتی ئەو کاتانی کە تۆ لای حاجی مەجی کارتەکە چێ بوون ئەو سەرتاشە دیارانەی کە لە سلێمانیە هەبوون بەڕەحمە بێ قارکابان بوو بڵێ هاوڕێیەکی نزیکم بوو زۆربەی کاتەکانمان بەیەکەوە بووین ئەستەمەڵێ هاوڕێیەکی خۆشەویستم بوو بڵێ چیتر هەبوون لەو ساڵانە دوکانی سەرتاشیان هەبێ ئەحمە هەبوو شوێعی بوو بەڕەحمە بێ بڵێ دیارە ژمارەیان کەم بۆ سەرتاشەکان وەکو ئارایشگای ژنان لە سلێمانی مێژوەکەی بۆ نمونە چی هەبوون یا کەی ئارایشگا لە سلێمانی دانرا ئەمەی توی مەلیک ڕێزان بەڵێ
ئارایشگای هەبوو لە سلەیمانیە ئافرەتێک هەبوو مەسیحی بوو بەڵێ ناوەکەیم بیر چوو ئەویش ئارایشگای هەبوو ڕاستە کاک بورهان تۆ قەتیشە بۆ ئافرەتان نەکردووە با زۆر لە دوکانەکەی خۆت بەڵێ ئاهاتن بۆ لات بەڵێ تەنەها ئافرەت هاتووە قژیم بڕیوە چ مناڵ چ گەورە بەڵێ هاتوون قژیم بڕیوە وەڵا سەیرە نێوانە ژنان هاتون بۆ لای دەلاشی پیاوان اینجا آخر نەڵم بەدەمی خۆم بەدڵیان بۆ قژ بڕینەکەیان بەدڵ بوو ڕاستە بە تەشی دوایە دەستەکانی خۆش من کۆمەڵێک وێنم لەلایە کاک بورهانی ئەو ساڵانێ ئەم وێنێ زۆر بەلای منەوە وێنێکی جوانە جەنابچی لەگەڵ هونەرمەندی خوا لێ خۆش بوو کاک سەروەت سەوس هاوڕێ بوون بەیەکەوە زۆر ئەم مەعرەزەی کردەوە بانی کردم و تێبێ بیت بۆ مەعرەزەکە ئەوەش کۆسەرتی جەبال غەفورە ئەمە گەلەری مۆزەخانی سلێمانی بەڵێ بەداخەوە کاک سەروەت زوو بەجێ هێشتین سیارە لیە ڕاستە بەداخەوە نا ڕۆحی شاد بێ شاد ئەمە یەکێکتر لە هاوڕەکانت دیارە وێنێکی ئەوە مستەفای سێمەجیە بڵێ خەیات ڕاست کاک مستەفایە یەکێ لە هاوڕەکانی جەنابتە ئەی ئەمە کێ لەگەڵتا دیارە مێنێت تەسەوڕەکەمی هەشتاکانەوە هەشتا و شەشە کاک جەمال کاک جەمال لە موزای پێڵین مامە جەمالێمە بەڵێ بڵێ باوکی سۆرانەکە لە دوکان لە لای من ئیژە بەڵێ 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 باشی کاک سۆران دیارە کاک سۆرانی سار لە دوکانەکەی جەنابتە تۆ دوکانەکەت ماوە بەس خۆت ناچی کاک سۆران لەوێ بەڵێ لە شوێنی تۆ کارەکە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەمە ژەروێنێکی تری هەشتاکانە دیارە مامۆستا تۆ لەگەڵ هاوڕێیانش باسی ومان کرد لە هەشتاکان بە تایبەتی ئەم ستایلێت زۆر لە مامۆستا ئەحمەد سالارە چێ ئەوە یانی سمێڵ و قژ و زۆر بەڵێ. شێوە دەچێتەوە سەر ئەو وای ئەو کێ لەگەڵت لە وێنێ ئەوە کاک سالارە کاک سالار عادی عمەری مەلا ڕەحیمە وەڵا کاک عومەری عمەری مەلا ڕەحیم بەڵێ ئەمە ژوێنێکی ترە دیارە لە ڕاوەماسین ئەمە دوکانە بەڵێ ماسیشی گەورەتان بەڵێ. ڕاکردو بەڵێ ئەوە کاگەمینی غازە بڵێ بەڕەحمەوەدی ئەوە کاکە حەمێ مدیری نفوسی دوکان بەڵێ بەڵێ ئەوەش جەنابتی ئەوەش بەڵێ شەو لە ماڵی ئەوان خەڵکی. ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ترە دیارە لە دوکانی سەرتاشەکەت گرتوتە ئەوەی شێ لەگەڵ بەڵێ ئەمە خاڵە عەلی پێڵین ئێمە عەلی مەسەور ئاسۆ بەڵێ بەڵێ ئەوەی سەر بردەکە بەڵێ 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 ئێستا لە ئەوەی وێنەکەتان لاگرتووە لەگەڵ ماباتخانە بەڵێ. ئەمەش وێنەیەکی ترە لە هاوڕەکانێت مامە یاسینە یاسین ڕەحیم بانەی بەڵێ لە غورفەی تیجارەیە دەستەکان خۆش بێ دیارە جەنابێت لەو ساڵانە کە کارت کردووە با بڵێن شاگردی زۆر بوو یەکێک لەوانەیە کە لە هەفتاکان شاگرد بۆ کاک بەهاتی حەسیب قەراخی بەڵێ پێم خۆشەوە یادەوەریم بۆ بجێڕیتەوە هەم کاک بەهات هەم ئەو ڕۆژەی کە ئێوە سەر بۆ نەقیبێک چاک بکە لەو سەردەبەس گوێی ئەبڕێ جێی بڕی وتم چاوی زەق بوو وتمەوە چییە؟ وتی گوێم بڕیوە وتم گوێی نەقیبەکەی بڕێ بوو وتم مەترێک نابێ وڵای تر لۆکە و لەزگەوشتم هێنا و بە تێپ سواغممە ئیتر کابراش خوا هەڵ ناگرێ فەقیر بوو قسەی نەکرد هیچ ئەی کاک بەهات چی بەسەر هات بەهات ڕۆشت دەستەکان خۆش بکاگێ بورهان لەم ساڵانەیە خیر تەقینەوەیەک ڕوویە لای پاڵاس جەناب کاک وەسا حەسەن کە ئێستا نەخۆشە هیوای تەندروستی باشی بۆ خواست چۆن ڕزگارتان بوو وەڵا لەسەرەوە بووین سەریم بۆ تاشی و وتم با چاپ خۆینەوە وتی باش وتم با بچینە خوارەوە کای هێنێتە سەرەوە سار دەبێتەوە بە سەعاتە نایێنێ چینە خوارەوە دانیشتی عانێکم زانی زرمە هەستا ئیتر من تامانیەکی شەر هەردووتان بریندار بوون ئەو پشتی لە هینەکە بوو باش بوو بڵێ جلەکانی هین بوو بەس من جلەکانیشم شڕ بوو دەموچاویشم تا مانگێکیش کە شانەمەکرد وردە شوشاتە خوارەوە ئەمڕۆ زۆر مانومان کردی کاک بورهان پێم خۆشەوە لێ پرسم تۆ تا تووشی ئەو نەخۆشیش تا 2009 لە دوکانەکە کارت کردو بەڵێ دوکانەکەت هەرما بوو بەڵێ ئێستا قەت بیری ئەو ڕۆژانە ناکەی قەت حەز ناکەی بیری شانۆ قەستەکەت ناکەی بچیتەوە بۆ دوکان وەکو جاران ئاخر بە حەزی خۆم نییە ڕاست ناتوانم هێزم تیان نییە ئێستا من خواخواوە پاڵکەوم بخەوم هەمن درێژە بیشەڵا تەندروستیت باشە بێ زۆرمان پێخۆش بۆم ڕۆتۆمان بینی چاومان ڕوو شەڵا هەردایمە ئاوا بە پێوە ئەبی هەر دڵخۆشە بی
تەندروستیت باشە بێ ئینشەڵڵا ئینشەڵڵا هیلاک نابیت و تەمەند درێژەبی بە هیوای تەندروستی باش بۆ جەنابەت زۆر سپاس بۆ جەنابەت کامڕۆ لەگەڵمانە بیمانومان کردی زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان